لە بەشی خەدەماتەوە لە مامۆستا هونەرەوە پەیوەندیم پێوە کرا کە مۆبایلێکم بووە لە پاشان ئێمە چوینە ئەو ژوورەی کە مۆبایلەکەی لێوم بوو بە خاوەن مۆبایل بووەکەمان گوت ئەو مۆبایلە لەم ژوورە لە هیچ شوێنێکی تر نییە گوتیان نەخێر ئەمە زۆر گەڕامی پاشان نایدۆزیتەوە ئێمە هەستین ئەو مۆبایلە بووەکەی بدۆزینەوە لە پاشان زبر و خاشاک بوو سەرچەف و بەتانیەکان گەڕای نەماندۆزیەوە پاشان گەڕینەوە هەمان ژۆر سلام علیکم. والسلام. ئەوە دیسان ناو سەرچەف و زبر و شتەکان هەموو گەڕین ئەوجار دووبارە ژوورەکەی دەگەڕێنەوە بەشکەم لێبی فەرموو. لە پاشان بن قەنەفەکەمان هەرداوە مۆبایلەکە لە بن قەنەفەکەی بوو دام تەسمیلی خاوەن مۆبایل بووەکەمان کردەوە لە پاشان گوتی ئەوە ئی ئێمە نییە ئەو مۆبایلەکەتە ئەو مۆبایلی من نییە کۆ مۆبایلی گۆنیە بەس ئەوەی لێ بووە وەڵاهی بگەڕێ بزانێ دیکە ئەوەی مەرکاوم لەگوورە لە پاشان دیسان بە شێوازێکی قەنەفەکەمان بڵند کرد و مۆبایلێکی تری لێ بوو مۆبایلەکەمان داوە خاونە گوتی بەڵێ ئەو مۆبایلە ئیمەیە ئەم مۆبایلەن گوۆیە؟ بەڵێ ئەوەی منە فەر دەست باش نەفەکەی چاکەینەوە مۆبایلە ونبووەکە تەسمیلی ئیدارەمان کردەوە تا تەسمیلی خاوەنی ئەو مۆبایلەی بکەینەوە میهرەبانی دڵسۆزی و لێزانی